لە شارۆچکەی پیرمام ئاڕەڕات میوانداری پێشمەرگی سلێمانی کرد لە یاریەکانی هەفتەی هەشتەمی خولی نایابی کوردستان و لە کۆمەڵی دووەم. لا نیوەی یەکەم یاریەکە ئاستی هەردوویانە لێکۆ نزیک بوو، بەڵام ئاڕەڕات تا ڕادەیەک باشتر بوو، دەرفەتی گۆڵ تۆمارکردنیشی زیاتر بوو. هەردوو لا هێرشەکانیان ئاڵ و گۆڕ دەکرد بەبێ ئەوەی سوودی لێوەرگرن. نیوەی یەکەم بەبێ گۆڵ بە کۆتا هات. لا نیوەی دووەم یاریەکە و لە خولەکی 58 جێگر عەزیز گۆڵ یەکەمی بۆ ئاڕەڕات تۆمار کرد. پێشمەرگەی سلێمانی کۆنتڕۆڵی تۆپی زیاتر گرتە دەست بە مەبەستی یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام غەفور عوسمان سەرکەوتوو بوو لە پارێزگاریکردن لە گۆڵەکەی و یاریەکە با گۆڵێکی بێوەڵام بە سوودی ئاڕەڕاتی میواندار بە کۆتا هات. سپاس بەخوای گەورە و دەستخۆشی لە یاریزانەکان دەکەم. بەڕاستی ئەمڕۆ دوای ماندووبوونێکی زۆر کە توانیمان لە مەرحەڵەی دووەم سێ خاڵی یاریەکە بەدەست بێن و یانەکەشمان چوار یاریزانێ هێناوە و گۆڕانکاریمان لە تیپەکە کردووە و پەنا بەخوا هەوڵە دەین لە ڕیزەکانی پێشەوە نزیک بینەوە. خۆتانزە ئەمڕۆ یەکەم یاری قۆناغی دووەم بوو لە یاریگە ئارارات و ئێمە حسابی تاوەتیمان کرد بۆ یاریە بۆ نەفەسێکی باشتر هاتووینە ساحەکە بتوانین سێ خاڵی یاریەکە بەدەستبێنین، بەڵام ئێمە نەمانتوانین ئاسی خۆمان پێشکەشمین لێ یاریگا چونکە یاریگاکە هۆکار بۆی کە نەتوانین ئەو ئاسا پێشکەشکەین و ئەدای ئێمە یاریەکە یعنی وەکو یاریەکانی پێشتر نەبوو. ئێمە لە قۆناغی یەکەم دەتوانین بڵێم زۆرترین حیاز و پاسات لە هەردوو مەلعبی خۆمان مەلعبی خەسمیش ئەمان توانین یاریکەن، بەڵام ئەمڕۆ لێم یاریان هیچ ئەدایشی وامە پێشکەش نەکرد چونکە یاریگاکە هۆکار بۆی ئێمە و ئاستا خراپە پێشکەشکەین و ئەمان توانی گۆڵیش بکەین. یەک دوو هەلمان بۆ ڕێکەوت لە شەوت یەکەم و شەوتی دووەمیش، بەڵام ئەوان بە فرسەیەک هەل یاریەکان خۆستەوە و پیرۆزیان بێت. ئیشەڵا ئێمە بۆ یاریەکانی داهاتوو پلانی ترمانە بێ و بتوانین نەتیجەکان لە ساڵحی خۆمان کۆتایی بێن. ئاڕەڕات بەم سەرکەوتنە بووە خاوەنی دەخاڵ و لە خانەی کۆتایی ڕیزمەندی کۆمەڵەکەی هەنگاوینا بەرەو ناوەڕاستی ڕیزمەند. پێشمەرگەی سلێمانیش بە 8 خاڵ لە خانەی حوتەما. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام پیرمام.